دۆستان ئازیزان، ئێوارەتان باش. هیوادارم لە هەر کوێ هەن شاد و بەختەوەر بن و هیوادارم دەنگە ئێمەیش باش بێ و بتوانین لە خزمەت دۆستانە بین بێ کێشە. هیوادارم ئەگەر دەنگ باش بێت ئاگادارم کەنەوە ئێمام شەو بەرەبەرە بڕۆینە ناو هەندێک بابەت کە پێویستە بۆ کوردستان و پێویستە کە ئاگامان لێ بێت تا بزانین لەژێر پێستە کۆمەڵگای ئێمە خەریکە چی تێپەڕ ئەبێت و خەریکە چ ئاڵ و گۆڕێک دروستە بێت. دەرکە ئێمە لەم شەرایطە ئەتوانێت ئێمە لە هەڵبژاردنە ڕەوت دروست یارمەتیەکی جددی بدات. ئەمەی کە ئێمە بۆچی وامان لێ هاتگە و ئەمەی کە ئێمە بۆچی ئەمە حاڵ و وەزعمانە و ئەمە کوردستانێکە کە ئێمە مشاهدەیەکەین و بۆچی ئێمە خۆمان دەستمان هەست لە بەتاڵان چوونە مێژوومان، لە بەتاڵان چوونە زندگی و ژیان ئەمڕۆییمان، لە بەتاڵان چوونە سەروەت و سامان و کۆمەڵگامان هەموویان و هەمووی ئەمانە دەلایلی خۆیان هەیە کە متعسفانە لە کوردستانەوە بەهۆی زۆر شتەوە کاری لەسەر نەکراوە. مەسائل زۆرن لەو دەستە لەوانەی کە من عەرزان کەم ئەوەسە کە ئێوە گەر تەماشا بکەن ئەوێنن بەرەبەرە دەنگۆی ئەوە هەیە کە حاکمیەتە جمهوری ئیسلامی و حکوومەتە جمهوری ئیسلامی بەرەو ڕۆخان ئەڕوا و ئەم کۆدە کێ ئەیدا؟ ئەم کۆدە بە ئیستلاح وەکو شتێ ڕووناکبیرانە فارس و ئێرانی ئەیدەن، میدیاکان ئەیدەن لە ڕێگەهای جۆرا و جۆرە و خەریکە هەندێک ئەخبارە ڕۆژانە و هەندێک خەبەرە ڕۆژانە ئەو پەیامە ئەگەیەنی و هەندێک مفەسر وە شرۆڤەکارە سیاسی گەرەکیانە بەرەو ئەو جەریانە بیبن. هەر لێرەدا ئێوە تەماشا ئەکەن هەر کەسێک خەریکە بە نەوعێک لە فەزای سیاسی کوردستانە کارێکەکە. هۆکەشی ئەوەیە هەمووی ئەمانە شەرتەکەی خۆیان لەسەر ئەوە بەستووەتەوە کە جمهوری ئیسلامی دەڕۆخێت. لە ئەسڵی ئەوەڵی شائەمەسە کە جمهوری ئیسلامی بڕۆخێ حتمەن بەختەوەری شتێت بە تایبەتی بۆ ئێمەی کورد. من پێم خۆش بوو ئەم لایفەم بە فارسی بووایە، هۆکەشی ئەوە بوو کە بتوانێت پانتایی هەموو کوردستان بگرێتەوە، کوردستانی بندستی ئێران بگرێتەوە، یعنی هەر لە ڕۆستانەوە بگرێتەوە تا ماکوو، لەبەرەوەی بەحسەکەمان سەبارەت بە ئەوێ بوو. بەڵام ئەو جارش قەیناکە بە هەر بە کوردی بێ، بەڵام لەسەر ئەم بابەتەوە ئەم بابەتە جددیە دەبێن بەحسە بە فارسی بکرێت. ئێوە بەرەبەر تەماشاکەن لە سەتح سەراسەریە بە نەبوون ئۆپۆزیسیۆنێکی جددیە کە بتوانێت لە بەرامبەر دەسەڵاتە جمهوری ئیسلامی بۆستێ هەندێک جەریانات وەکو قارچک سەرهەڵدەن. یەکێک لەمانە کەوا دیارە لە کوردستانی شاخەریکە کارەکە و عدەیەکی لە خەڵکە کوردستانەوە بەخۆی مەشغوڵ کردگە جەریانێکە بەناوە کارگاهە ئینقلاب کە لەلایەن کەسێکەوە بەناوە عەلی عەبدوڕەزایی بەڕێوە ئەچێ. ئەمە ئێشێ وەکو ئێمەی کورد ئاگادار بین ئەوڵەن ڕەوتەمانە کێس خودە ئاغای عەبدوڕەزایی کێس ئەو ڕەفیقە کوردانەی کە ئەڕۆن یارمەتی ئەدەن و پێیان وایە لە پرۆسەی خستنە حاکمیەتە ئێرانیا خەریکن یارمەتی دەرن، دەبێت شەرتیان لەسەر چی بەست بێت و بۆچی ڕۆیشتبن. من پێشووتر بێژم یەکێک لە گەورەترین مەعاساتێکە بەسەر ئێمەی کووردا هاتووە و بە تایبەتی کورد داگیرکراو لەلایەن ئێران و ئێرانیەکانەوە ئەوەسە کە لە بەردەمە پرۆژەهای جۆرا و جۆرا بووین تا بتوانن دەرونی ئێمە ناوەڕۆکی ئێمە لە خۆمان بۆشکن بەتاڵیکەن و ئێمە ئیرادەی مقاومەت، ئیرادەی وەستان و ئیرادەی و پێشچوونمان لە بەرامبەریان نەمێنێت بۆی ژڵەژاویەکی عەجیب لە هەموو بوارەکانی ژیانەوە تۆ بە ئێمەوە ئەبینی و لە هەمان کاتدا لە ڕوانگەی معرفەت و زانست و ئەوانەی شەوا ئێمە تووشی ئەو ژڵەژاویە هەین.
تەوەجۆ بکەن ئێران پرۆژەیەکی هەبوو بەناو پرۆژەی ئێرانە شیک. لەم پرۆژەی ئێرانە شیکە هەموو کە ئێرانی گرتەوە کوردستانیشی گرتووەتەوە. وتەبێتە لەم پرۆژە ئێرانە شیکە کە زەوایای جۆرا و جۆری هەست و ئەم داستانە شیکبوونە تەشەنێکی سندگە بەرە و دەگرن کوردستانە داگیرکراو لەلایەن عێراقیشەوە. ئەمە حکایەتی هەیە و تۆ ئەبێت لە زەوایای جۆرا و جۆرەوە بڕۆی بخوێنیتەوە تا بزانی ئەمە لە کوێوە دەستی پێ کردووە بەرەو کوێ گەرەکێسی بڕوات وە چی گەرەکی دەربخات. شانسێک کە ئێمەمانان هاوردمان ئەوە بوو کە ئێمە توانیمان لەو کۆمەلگا بینە دەرەوە بینە وڵاتانی ئوروپایی و حداقل بە گوێرەی ئیمکاناتە خۆمان دەرک و دەریافتێک لە دنیای غەرب لە کۆمەلگای غەرب پەیدا بکەین. بۆیە ئێمە تا حدودێک زیاتر چاوکراوەترین، تا حدودێک زیاتر ئەتوانین ئەوانەی کە ئەسڵ بێ لە فەرع لە یەکتری جگەیکەینەوە. من شتێک تێگەیشتوم هەر لەم شیک بازیە ئەوەش ئەوەیە کە تۆ لە حیتەی زوانیە هەندێک وشە بەکار نابەی. وەکو چی؟ وەکو تۆ هەندێک وشە لە زوانت دایکیت کە ئەم وشە شەرم لە پشتی سەریۆ خۆی شاردگەسەوە، لە پشتی سەریۆ قێزەونی خۆی شاردگەسەوە، لە پشتی سەریۆ تابوو بوون خۆی شاردگەسەوە، لە پشتی سەریۆ بێ ئەخلاقی خۆی شاردگەسەوە. تۆ ئەم وشە بە زمانە کوردی نایژی، بەڵام ئەم وشە بە ئاسانی بە زمانێکی بیانی ئێژیتی. مەسەڵەن بە فارسی ئێژیتی، مەسەلەن بە ئینگلیسی ئێژیتی، لە ڕووی پابلیکەوە لە ڕووی عمومەوە بەرامبەر بە خەڵک زۆر بە ئاسانیم قسە ئەەکەی. هۆکەی چییە؟ هۆکەی ئەوەیە کە تۆ نائاشنای بە شەرمە حەشاردراو لە پشتە ئەم وشە بە زمانە بێگانە. بۆ لەبەرەوەی لەگەڵ کولتورە ئەو بێگانە گەورە نەبووی، داڵانەکانی پێچووخەمەکانی نازانی. بۆیە تۆ بە ئاسانی مەسەڵەن بەجێ ئەوەی کە فڵان وشەی کوردی بەکار بووی مەسەڵەن کەلەمەی سێکس ئینگلیسی بەکارەبەی، یا مەسەڵەن بەجێ ئەوەی بێژی دەمەداخە ئێژی شەتاپ هەڵچە کناپە. ئەم شاتاپە کە تۆ ئێژیتی بۆ تۆ شەرمێکی تیانە، تۆ شەرم ناکەی. یا مەسەڵەن تۆ وەختێک کەلەمەی سێکس بەکارەوەی شەرم ناکەی. بۆ لەبەرەوەی لە نەزەرە تۆ خۆت ڕۆحت وجودت وجدانت هەموو دەروونت لەگەڵ ئەم وشەیە نامەئنووسە. ئەم وشەیە بۆ تۆ هیچ بارێکی کولتوری پێ نییە. وەختی باری کولتوری نییە شەرمەکەی پشتی ئەم وشەیەش ناناسی. مەسەڵەن پێت وایە تۆ بە ئینگلیسی فڵان وشە پینەس ئەگەر بەکار بووی زۆر ئاسانە، زۆر ڕاحەتەوە تۆ لە هەر مەجلیسێک کاتوانی بەکاری ببەی. مەسەلەن هەر ئەمە دێنی و لە کوردیا و لە فارسیە بەکاریەبەی. ئەمە بۆ تۆ دوو کارەکە. یەک، مەودا بە تۆ ئەدا قسە بکەی، یعنی بێ ئەوەی کە خۆت سانسۆرکەی خۆت بخۆی تۆ قسەکانت بکەی. دوو، ئەوەی کە تۆ بە منشان ئەدەی ئینسانێکی کە مەوەجەهی، ئینسانێکی ئمڕۆژینی، ئینسانێکی تێگەیشتووی، ئینسانێکی کە تەربیەتی دنیای ئمڕۆت هەیە، ئینسانێکی کە لە دنیای ئەمڕۆ تێگەیشتووی و مەوەجەهی کە ژیانێکی دروست بکەی. بۆ لەبەرەوەی خەڵک تەئید دەکات تا بتوانی تۆ بەردەوام بی لە ژیانت. ئێوە تەوەجۆ بکەن کوردی وەختی لە بەرامبەر فارسیەکە قەرارەگری ئەوەستەی وەڕوا بە زمانێکی بێگانە قساکە ئوسوولەن دەست و پێ بەسیاگە. ئێوە بڕۆن مقابلەهای تەلەڤیزیۆنی تەمامی ئەو کوردانەی کە بەناو کوردیشن و زۆر شێرگیرن لە دنیای کوردیا و زۆر خەباتکردن و زۆر کوردێکی تۆکمەن کە ئەڕۆنە بەردەمە کابرایکی فارس کە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی بێت، کە مصاحبەیەک بێت، کە چاوپێکەوتنێک بێت لە حیتەی زوانە فارسی و ئەمانە تەواو دەستەمەوە بن. بۆ لەبەرەوەی لە پشتە کەلەمات و شەرمە کەلەمات بە زوانە فارسی ئەتوانن خۆ پنهانکەن. یعنی چی؟ یعنی فڵان وشە مەسەڵەن کەلەمەی میهەن پەرستی، مەسەڵەن کەلەمەی ما، وەختێژێ ما لە فارسیە ئەم مەودایەی هەیە ما یعنی ئێمە، بەڵام لە لەحاظە سیاسیەکەی و یعنی ئێمەی ئێرانی.
ئەمە لە زوانە فارسی و ئەو شەرمەی بۆ دروست ناکات تا بە کوردی بێژێت ئێمەی ئێرانی. بە کوردی کە بێژێ ئێمەی ئێرانی کێشەی بۆ دروستە بێ، بۆ پەسەند نابێ لە فەزای سیاسیە بۆ لە فەزای شۆڕشا کەس لێی وەرناگری. بەڵام ئەمە زۆر عادیە کە بە فارسی بێژیتی دەقیقەن وەسە ئەوەی کە تۆ کەلەمەیە مەسەڵەن سوپوختن لە فارسیە کە هەمان جووتبوونە بە شێوە قێزەونەکەی لە کوردیە مەسەلەن تۆ بێژی سێکس، تۆ بێ ئەوەی کە نەخۆت بژڵەژێنی نەخۆت تێکەڵ بکەی نە هەست بکەیت شتێکی خراپت و توانە هەست بکەیت دەبێت کەسی بەرامبرت دەبێ گاردت بەرامبەر بگرێت و بەڕاحەتی ئێژی سێکس. بەڵام بە کوردیەکەی دنیات پێ بە نووشەکە کە بە گێ دەست پێەکە نایژیتی بۆ لەبەرەوەی لە شەرمە ئەموشە و لە شەرمە حەشاردراو لە پشتە ئەموشە بە زوانە کوردی ئاگاداری پەردەکە دراوەتە لاوە بۆیە بەکاری نابێ کەلەمەی گێ وشەی گێ کە مەبەستی سێکسە لە کوردیاتەوە بەکاری نابێت. بەڵام ئێستا من عادی سێکسەکە ئێژم بەڵام گێکە نایژم بە کوردی بۆ لەبەرەوەی شەرم سێکسەکە بە ئینگلیسی بۆ ئێمە نائاشنایە. تۆ تەماشا ئەەکەی کەسێک کە ئەڕوات لە بەرامبەرە هەر بێگانەیەکە کە قسە ئەکات کە ئەڕواتە ناوە حیتەی زوانیە ئەو بە شەرمە زوانیە ئەو هەرچی مێلی بێ دەیژێتی. مەسەلەن تەواو ئەوانەی ئێمە کە ئیدعاکەن کوردن وەختی لە بەرامبەر فارسێکە قەرارەکەن بۆ ئەوەی شیک بن و لە زەرف فارسەکەەوە ئینسانێکی موەجه بن، ئینسانێکی عاقڵ بن، ئینسانێکی تێگەیشتوو بن، ئینسانێک بن کە تەجزیە تەلەب نەبن، کە یاخی نەبن، دەبێت ئەو جۆرە قسە بکەن کە ئەمان قسەکە بە ئیما و شارە و بە خجاڵەتەوە کابرا زۆر شوجاع بێ و شەهامەتی هەبێ و دلێری هەبێت. مەسەلەن بڵێ کاکە و بەڕاستی و مافی ئێمەش خوریاوە و ئێران نەیتوانیوە ئێمە جێبەجێ بکە. بەڵام هەر ئەم کابرا کە تێتە حیتەی زوانی کوردی دەم زوان واکە 4 کیلۆمتر زمانی پێ 2 متر بۆ هۆکەی ئەوەیە یەک شەرمە مستتر لە ناوە کەلەماتێک کە بەکاری ئەوە و شەرمی حەشاردراوە پشتیانەوە بە زمانە فارسی نازانێت. ئەمە کێ ئەیزانێ؟ ئەمە فارسێک ئەیزانێت کە خیانەت لە زوانە فارسیە بۆی یعنی جاسوسە ئیسرائیل بوون، جاسوسە ئەمریکا بوون، جاسوسە ڕووسیە بوون و معنای هەست لەزا شەرمەکە، لەزا لەوەی کە پێیبێژن خائین پێی بەرەخوا، لەزا لەوەی کە پێیبێژن تۆ مەی هەندووست نیت، تۆ مەی هەندووست نیت پێی بەرەخوا، پێیبێژن تۆ. ئەمە شەرمی تایە لە زوانە فارسیە. هەروە کە کورد نەبوون، هەروە کە دڵسۆزە کورد نەبوون لە زوانە کوردیا شەرمی واتیە. لەزا کوردێک کە ئەڕوا بە فارسی قساکە مەجبورە لە موشانە بەناومی هەندووستی ما وڵاتە ئێمە ئەمانە کەڵکوەر بگرێت تەبیعەتەن هەموو ئێرانەگرێتەوە، تەبیعەتەن بازنەکە هەمیشە دۆڕیاگە و کورد هەمیشە لە مباحثاتە دۆڕیاگە و کورد هەمیشە لە مباحثاتە کۆی لە بوونە خۆی لە حیتەی زوانی و بەرهەم ئەهێنێتەوە. بۆ لەبەرەوەی کورد گەرەکێسی موەجه بێت. کورد خەریکە بە زمانە کەسێ قساکە کە زمانە خۆی نییە، زمانە بێگانەس و گەرەکێسی لە حیتەی ئەم زمانەوە تەسەلوتە زمانی خۆی و تەئیدە بەرامبەرەکەی بسێنێت. بۆیە لە ئەبزارە زوانە ئەو بۆ بەیانە خۆی کە کەڵکوەر ئەگرێت بەلا ڕێدا ئەڕوا. خۆ دەبێت چی بکا کورد؟ دوو ڕێ حەلی هەست. کورد ئەبێ بە ڕۆحە کوردی فارسی قسە بکە. یعنی وەختی گەرەکیسی دەست بووە بۆ کەلەمەی میهەن کوردستانی لەبەرچاوی نەئێرە، بۆیە دەبێت جۆرێ قسە بکات کە وەختی باسی میهەن ئەکا یعنی وڵات ئەکات بەرامبەرەکەی کە فارسیەکە بزانێ و مەبەستی کوردستانە. ئەو وەختی بەحسی سیاسەتەکان لە بەرچەسبە تەجزیە نابێ بترسێ. کێ بۆی شەرمانگی؟ کێ شەرمی خستکەسە پشتە تەجزیە؟ کێ خجاڵەت کێشان و دواکەوتوو بوون و یاخی بوون و مجرم بوونی خستوەتە پشتە تەجزیە؟ ئێرانی فارس. تۆ ئەمە ئەوێنەی لە حیتەی زوانیە دۆڕانێکی گەورەت بەسەر هاتکە لە ژێر ناوە شیک بوونە. ئەمە بۆ ئێرانیش وای پێات کە ئێرانی
ئێرانی بۆ ئەوەی شیکوێ لە بەرامبەری غەربیە استعمار زەدەست ئەقلی استعمار زەدەست یعنی لە بەرامبەر غەربیە دۆڕیاگە لە بەرامبەر چاوکەوەی پێست چەرمەدا دۆڕیاگە بە تەمامە معنە هیچێکی بۆ وتن نیە ئێرانی دەست و پێ بەسیاک تەسلیمە هەر بۆیە ئێرانی چەپ و ڕاست خەریکە موەجەهبوونە خۆی بە خارجی نیشان بە ئێرانی لەبەرەوەی نیشانی بات دیندار نییە و مسلمان نییە ئەبێ بە مەسیحی ئەبێ بە گەی ئەبێ بە لزبیەن فۆرەن قژی ڕەنگەکە دەستکاری خۆیەکە لباسی ئەنجنانی ئەکاتە بەری فۆرەن بۆ دەقیقەن ئەمە و حاڵەتەسە کورد لە بەرامبەر ئێرانیە بۆی پێشتێ ئێرانی لە بەرامبەر غەربیا بۆی پێشتێ تۆ تەوەجۆ ئەەکەی تۆ ئەوێنی سرنجە کە بدەی ئەوێنی فارسێک وەختی گەرێکی شیکوێت ئینگلیسی قساکە تۆ بڕۆ جوانێکی تارانی 20 ساڵە بڕۆ بوێنە فارسی نازانی قسە بکە یعنی تۆ کە سەوادێکی فارسی باشی بێت لەگەڵ یا قسە بکەی تێناگەرێت حەج زەخیرەی لۆغاتە فارسیەکەی ناگاتە 400 لۆغەت 300-400 دانە ئینگلیسی شەزانی خاتە ناویان تازە ئەگەر سەوادی نەوێت و ئینگلیسی نەخوێن دەبێت ئاموزشی ئینگلیسی نەداوێت 30-40 دانە کەلمە ئینگلیسی ئەزانێ این کیس مناسب نیست و میگه صورتش خوب نیست و ویو اینجا خیلی بده و تیستش خوب نیست و آنیه نمیخوام و تو توجه که کبره I love you مرسی دوست دارم میخوام دیگه دنیا اند مرامی و خلاصا اما انا بو شیک بون مجبورن وشي شیک خارجی وشي شیک خارجی کە بەکار ئەوەی نیشان ئەدەی تۆ ئاشنای مەئنووسی لەگەڵ هەموو دەستکەوتەکان و فەخر دنیای خێر و تۆ گەرەکتە شکڵە ئەوانیت کورد وەختی گەرەکێکی فارسی قسە بکە گەرەکی شکڵە فارسوی و تەوجیه بوێت و فارس موەجه بیوێنێت بۆی تۆ تماشاکەی ئەسڵەن مهم نییە کابرای ئێرانی خەڵکی کوێیە کوڕی کێیە چەنێ تەوانمەندە چەنێ ناتەوانە لەکوێوە هاتووە لەکوێوە نەهاتووە تۆ تەسلیمی لە بەرامبەریە تۆ حازری ببی بە کۆیلەی حازری ببی بە سەربازی حازری نانی بەی خەرجی بکەی ماشینەکەی بە مفتی بۆ تەعمیرکەی ماشینەکەی بە تەمامە خەڵکە لادێکەتەوە گرێسی تێبخەی بیکێشتە سەرەوە بوو لەبەرەوەی ئەو تۆ تەئیدکە کە تۆ ئینسانی لەبەرەوەی ئەو لە تۆ تاریفکە بەژە چ کوڕە خاسەی تۆ بەشەریش هەی بۆیە تۆ تماشاکەی ئێمەی کورد بوومان مهمە شقایق ببەخشن گوڵ شیفتە فەراهانی تێ لە فیلمێکی کوردیا لە باسە کوردیە کاتە بەری بۆ ئێمە فرە مهمە بۆ ئێمە فرە مهمە سینەمای فارس ئێمە ئەوێنێت بۆ ئێمە مهمە تورکێک ئێمە ئەوێنێت ئەمە بۆ فارسەکان غەرب مهمە بۆ غەرب بۆ ئێرانی مهمە لە جەشنوارەی کەنا جایزە بگرێ بۆ ئێرانی مهمە لە مەجلەیەکە لە کڵۆسوچێکی نەشریەکی غەربیە باسی ئێرانی بکەن ئێرانی ئێمەی کوردی شوینە ئێمەی کورد تا زمانێک میدیایەکی فارسی یا عەرەبی یا تورکی قاومان لێ نەکا بڕۆین قسەی تیا بکەین کەس بە بەشەرمان نازانێ بەڵام بە مەحزی ڕووین لە تریبونێکەوە وەکو ڤۆیس ئۆف ئامریکا وەکو BBC فارسی وەکو BBC عەرەبی و وەکو مەسەڵەن تەڕەتەی فڵانە قسەمان کرد ئەو جار لە کۆمەڵگای کوردستانە یەکشەوە ئەبین بە پسپۆر پرۆفەسۆر شرۆڤەکار سیاسەتمەدار بۆ ئێرانەکان شواسە ئێرانەکان لە ناوی خوا نەیاڵن کەسێک گەورە بێ مەگەر ئەم کەسە دوو تریبوونی خارجی ببینێت یعنی چی؟ یعنی کابرا بتۆرێ لە ئێرانی بوون و لە فارس بوون لە دوو جێگا گوڵکە دوو ڕۆزنامەی خارجی لەسەری بنووسێت لەو جا یەکسەرەوێت و بە مڵکە ئێرانی و ئێرانی قبوڵیەکە بوو ئەمە بوو واسە ئەمە بۆ وای لە ئێمە کردگە ئێمە خۆمانمان فرامۆش کردگە ئێمە بوو لە مەحیتە دووڕیاگین دەست بەستەین بوویە هەر کارێکەکەین تای ئەمەسە کە ئێمە ئەی باخین تەوەجۆ بکە ئەم ئاغای عەبدوڕزاییە چەندین دانە سوخەنڕانیەکە
چەندین دانە سخەنڕانیەکە ئەوە بڕۆن گوێی لێ بگرن. ئەسڵ معلوم نییە ئەمە کێسە ئینسانە. ئینسانێک هاتکە شاعرە، جا شاعریش وەسە ئەوانەی کە نەقشە ڕەماڵ و ئیمامزا ئەگرنە ئوحدە لە وڵاتانی ئێمە ئیتر خەڵک لە دەوریانە کۆویت و پێی وایە موهیمە و هەرچی پرتێ بێ خۆشە و ئێمەمانان لە خۆمان ناپرسین ئەم ئاغا بوو یەکشەوە ئەوێت و سوڵتانە ئێمە، ئەم ئاغا بۆ ئێمە هێزی پێ ئەدەین گەورەی ئەەکەین کارەکان ئێمە ئەیکەین ئەو لەو سەرە دانیشتووە قسەمان بۆ کات خۆمان قسە نازانین. تێ چییە ژیاواخە؟ ئەو ئاغا تێ تەبەقەیە شاریە متەوەسط کورد دەخۆی جەزبەکە، هەر لە مەهابادەوە تا سنەوە تا سەقزۆ تا کرماشان و تا ئیلام و تا لۆڕستان ئیدعایش ئەکا پڕکارترین و مبارزترین کوێن کوردن. قەشەن کوردەکان گشتێکن و کوردەکان بەڕاستی مبارزن و کوردەکان تێنکارەکەن و قسەیشی چییە؟ قسەیشی ئەمەسە ئیرانارشیزمە مەهاوردگە، ئەنارشیزمە ئێرانی. ئەم ئەنارشیزمە ئێرانیە یێ مەغڵەتە و مەغڵەمەیەکە لە کۆمۆناڵەکەی ڕۆژئاوا. ئەمە هەمان ئێرانە بزرگە فەرهەنگیە، هەمان ساترا بازیە، ئەمە هەمان چییە؟ ئەمە هەمان کۆمۆناڵ بازیە کە ئێوەی کورد بین و ئێمەی کورد بە یارمەتی ئێوە خۆتان ئیدارە بکەن و ئێمە جمهوری ئیسلامیە گۆڕین و بەهشتی بەرین دروستەکەن و ئێوە خۆتان ئیدارەکەن و ئێوە قارەمان و هەدەفی ئەم ئاغا چییە؟ هەدەفی ئەم ئاغا وەسە کورد بکا بە سەربازە بێ جیرۆ و مەواجب. دقیقەن ئەو جۆرە کە پێکاکا هەست. پێکاکا سەربازە مفت بازووی نظامی سپای پاسدارانە لە منتەقا هەر کەسێ مەیلی گوێ گرێتە کرایە. ئەوش پوری پێناداخۆ دوو تەشویقەکە و دوو فیکەی بۆ کێشە و باری کەڵا و تۆزێکیش مەسەڵەن ئازوو قەوفیشە کۆمانە خاتە بەردەمی. ئەو شەر کۆمەڵگای کوردستانی بۆ کاولەکە و بووی کاولەکە. وەسە حکایەتە هەنێ ئینسانی سووک ئەقڵ بوون زۆرێکیان و دووف و دەکردە ژێری قولی خۆیاوە کوشت، تەقلەی لێدا و پشتەکی لێدا و هەڵەقونی و ئەدوە تۆ شیرین و ئەلدا بەگژی 10 نەفەرە. کورد تەقریبەن واسە دێن دوودانی حەنی بە ژێری باڵی شەڕی پێەکەی. بۆ ئەمە کاری لەسەر کریاگە، لەسەر کۆمەڵگای کوردستان ئەم کارە کریاگە. ئێوە تەوەجۆ بکەن من ڕۆژی شارەم بەوە کرد لە ئینقلاب 57 بەشێک لە خەڵکە کوردستان بوو بە چەپ دەلیلی ئەوە نەبوو کە خەڵک فرە مارکسی خوێندبوو، دەلیلی ئەوە نەبوو کە ئینقلاب سەنعەتی لە کوردستانەوە دەستی پێکرد بوو، دەلیلی ئەوە نەبوو جمەی ئەهات کوردستان لە پرۆلەتەر، دەلیلی ئەوە نەبوو مەعادنە زوغاڵە سەنگ و کارخانە جات جمەی ئەهات لە پرۆلەتەر. نا، دەلیلی ئەوە بوو کە بە حکومە پوڵە نەوت و دانانە سیستەمە سنتراڵە مەرکەزی تەبەقەیەکی شاری دروست بوو لە کوردستانە. ئەم تەبەقەی شاریە ئەحساسیە کرد فەرقە کاتەکە کوردە لادێ و کوردە عەشایر. بۆیە نەئەڕوێ پشت دیسکۆرسە کوردە لادێ و کوردە عەشایر. ئەوش چی بوو؟ کوردایەتی نەوعە ئەم ئەحزابە بوو. لذا چەپ لە کوردستان هەم قودرەتی گرت لەبەرەوەی کابرایی تەبەقە متەوەسط شاری، ئەلبەتە تەبەقە متەوەسط کە ئێژە مامناوەندی چینە مامناوەندی بەو معنانیە کە لە غەرب هەیە، چون باوەڕەمەوەی ئەسڵێ من مامناوەندیمان نییە لە ئێرانە چ بڕسە بە کوردستان بەو تعریفەی کە لە دنیای غەرب بکرێ. ئەمانە هاتن ڕێنە ناوە دیسکۆرسە چەپ. ئمڕۆ شارەکان لە کوردستان گەورەتر بووگە، لادێکانیان لەبەین برد، ژیانە لادێی وەکو جاران نەما و اقتصاد کوردستان لەبەین چوو. ئێستا بووگە بە دەڵاڵی و هەموو کەسێ دەڵاڵە و چاوەڕوانە لە جێگەیەکەوە و لە تەرەفێکی حکوومەت و شتێکی دەستکەوێت و ئێمە جەماعەتێکیشمان هەست دەرسیان خوێنگەوە و مەدرەکیان هەست و شەهادەتی ئەم شەهادەی ئام دانشگانی کوردستانی خۆمانە و ئێرانیان هەست. ئەمانە کێن؟ ئەمانە دیسکۆرسی ئەحزابە کوردستان بە دیسکۆرسی دواکەوت و دیسکۆرسی شاخەزانن. ئەوانیش هەڵبەتە خۆیان لەگەڵ
ئەوە چەند ساڵە حیزبن هەرو کاریان کرد ئەلبەتە حیزبەکانی کوردستان بۆ مەردەمە کورد نە حماسە نە تراژدی کۆمەدین حیزبەکانە کورد بەڕاستی کۆمەدین کۆمەدی دوونەوە کۆمەدی ئەوەسە کە تۆ یا مەتنێکی گەورەت هەست و مقدسە مەتنەکەت بەڵام قەوارە و سایزی تۆ نێ لە حەدە مەتنەکە ئەمە کۆمەدیە یا ئەوەی کە تۆ مەتنێکی سەخیفی زۆر ناشیرینە هەست بەڵام ئەو مقدار کارەی کە بۆی ئەەکەی یەکجار زۆرە و ئەو بەهایی کە بۆ ئەدەی یەکجار زۆرە بە هەردوو بارەکەی و ئەحزابە کوردی کۆمەدین نە حماسە نە تراژدی کۆمەدین بەڕاستی ئەمانە بەهایەکی قورس و سەنگین ئەدەن دموکراسی بۆ ئێران بێدن ئەمە کۆمەدیە ئەمە کۆمیکە بەڕاستی بەو بارەکەی ترەوە لە وەهم و خەیاڵەوە ئەمانە دەبێت هەڵگرە مبارزاتە میلەت کورد بن بۆ ڕزگاری میلەت کورد مەتنەکە فرە گەورەس بەڵام قەوارەیان بچووکە ناتوانن بە هەرچێک بارەکەی کۆمەدی لەذا ئەم قشری تەبەقەی متەوەستی شاری کوردستانە حەز بەمانە ناکە پێشی خۆش نیە لەگەڵ ئەمانە ئابێت حەقیشی هەست مەسەڵەن ئێمە تین قسە ئەکەین تەوەجۆ بکەن هەر لە ئەندامان و تەرەفدارانی ئەم حیزبانە تێت بۆ ئێمە نووسێ فارسی قسە مەکە تو کوردی قسە بکە بۆ ئەمە مەسەڵەن تەمامە کارە سیاسیەکەی ئەمە و گەسە ئەگەر فڵان خەڵکی فڵان لادی کوردستان و گەڕوو گەسە نایم حیزبە فێریان کردگە موکریانی بنووسێ موکریانی بنووسێ تەواو قدرەتە ئەم ئاغا لە ناوە ئەم حیزبانە ئەمەسە ئەم بتوانێت موکریانی قسە بکە مەسەڵەن پێشی وابێ ئەمە گەورەترین ئەهرۆمە کوردبوون و کوردایەتی کردنە و ئەو فرەش و ڕژێرە ئیسە تێ لە گرای خەبەتەوە وەگرێ کاکوت و فارسی قسەکەی لە کاتێکە کابرا بووگە بە شۆڕشکێ لە وڵاتەکەی تۆ تەواوە وڵاتەکەی خۆی نەگەڕیاگە یانێ لە ئیلام و لە لۆڕستان و لە کرماشان و کوردستانە نەگەڕیاگە نازانێ خەڵکی ئێمە ئەم جۆرە قسەکە کە من قسەکەم تاسەی تۆم کردن فرە و فراوان کاکە فرە و فراوان زۆر نییە فراوانیش فارسی نییە نازانم چۆنە ئێمە هەرچیە کە هەسمانشە فارسی بێ مستەڵەحاتی عەرەبی کە بەکاریەوەین فارسیش کەڵکی لێوەرگتوویتر وەرژێت تەئسیرە فەلسەفەی ئیسلامیە وگین بالاخره زوانە علم بووگە زوانە عەرەبی و زوانە دین بووگە و مستەڵەحاتەکە کولەن عەرەبیە و بۆیە کوردی کوردستانی داگیرکراوی لای عێراق لێمان تێگات لای سووریە لێمان تێگات ئەو مستەڵەحاتەی کە بەکاریەوەی ئێوە پێتان وایە فارسیە بینەوە سەرە ئەمەی کە ئەم جیلەی کە من باسم کرد جیل مام ناوەندی و چینە مام ناوەندی کورد لە شارەکانە کوردستانان بەرخرە سەقز تەقیگە مەریوان تەقیگە بانە تەقیگە مەهاباد تەقیگە کرماشان کەران شەهرە سنە هەر بۆ مقدارە ئەمانە نایەنەوێ بڕۆنە ناوە ئەو دیسکۆرسە قەتی سماگە داپۆسیاگە کۆمیکە ئەحزابە کورد بالاخره احساسی شخصیتێکەکەن لە خۆیانەی تر داستانەکەشە بە سۆختی حساوی دوو تا چوارتا کە نەوێنم حیزبانە خوب حیزبایەکی لۆکاڵین گرێکیانە بڕۆن فەرمانداری بگرن ئەمە توانێ خۆی بخاتە ناو حیزبێکی سەراسەری بەشک و بێتە دکتۆر سەنجابیەک بێتۆ کەسێک بۆ خۆی ئەم اتفاقە ئەگەر دەحفەیەک منسوورە حکمەتێک هات لە تارانە و چەپە کوردی برد تەبەقەی متەوەسطە شاری کوردی برد ئاغای منسوورە حکمەت ئەم ئاغای عەبدوڕزاییشە خەریکە هەمان کارەکە خەریکە عدەیە جوانە کوردێکە ئەحساسەکە خۆی ناتوانێت دیسکۆرسێکی باش دروستکات بۆ خەباتکردن ڕواتە پشتە سەنگەرە ماغا بووگەسۆ سەربازە بێگیرە و مەواجبە ماغا و ئوسوولەن بەرەو خیاڵ و وەحمێک بەناو شارۆمەندبوون و شەهروەندە ئێرانی بوون ئەمانە خەریکن پاڵ پێوانین کاریان لێ بکێشن بۆ ئەوەی کە ئەگەر جمهوری ئیسلامی بڕۆخێ لە ئێرانێکی دموکراتیکە ئێمە هەمومان ژیانێکی باش و بەختەوەرمان ئەبێ ئەم جەریانە وەحمە خۆی سەرابێکی گەورەس ئێمە تێنە سەر نەغدە ئەمە من ئەمە
بەحسەکەی ئەمشەوم پێشزەمینەیەسی چون تێنە سەر نەقدامەیەکەم ئەسان جەریانە چییە لە شووە هاتکە کابرا داوای چیەکە کابرا چ کارەز حەدسە ئێمە لەسەر ئەم کابرا کێیە بینە سەر ئەمریکا مەجموعەیە بەناوە ئێران و ئەم ئێرانە مۆدێرنە کە لەسەر حکوومەتێکی مەرکەزی و سنتراڵە دانریاگە بەهێز قودرەتمەند بە هەبوون ڕەحبەرێکی مستەبد لەسەرەوە ئەم مۆزاییکە کە پڕ لە تەناقوزات پڕ لە کێشەی دەرونی ئێران وڵاتێکی دەوڵەمەند نییە ئەم شتە غەڵەتە لە زمانی شاوە ئەمە بەجێ ماگە کە ئێران وڵاتێکی دەوڵەمەندە نا ئێران وڵاتێکی دەوڵەمەند نییە ئێران وڵاتێکی فەقیرە وەزعی زۆر خراپە لە جێگەی ئستراتیژیکە هەست لەسەر ڕێگەی بازرگانی جیهانیە هەست دوو دەریای لەبەردەستا هەیە دروستە بەڵام جغرافیاکی بە پیت و بەرەکەت نییە لە سێ چوارمی خاکی ئێران وشکە کەویرە بیابانە جێگەی سکوونەتی نییە ئێران لە حازی زیست محیطی و لە بحراندایە ئێران لە حازم مەنابع زێرزەمینی و وەزعی زۆر خراپە ئێران نەفتی تەواو بووگە با ئێوە بزانن ئێران دەمێکە بەرەو تەواو بوونە نەفتی ئەڕوا بە احتماڵ فرە تەواو بووگە زەخایر نەفتی کە لە ئێران کەشفیان کردگە طبق صادرات نەفتی کە ئێران کردگەیسی ئێشێ ئەم ساڵانی ئاخیرە تەواو بوو بێت بۆیە ئێوە تەوەجۆ بکەن ئەوێنن قاچاخێکی نەفت لە عێراق و لە ڕێی ئێرانەوە بە ئیسرار خەریکە ئیدامە پێیاکە بڕێک لەم نەفتە لە ئێرانە ئەفرۆشی بەناوە نەفتە ئێرانی نەفتە عێراقە ها نەفتە کەرکووکە ها بۆیە قاسم سولێمانی کەرکووکی گرت و یەکێتی دوودەسی دایوە دەسۆ و پارتی دوودەسی دایوە دەسۆ ئوسوولەن چای نەفتە ئێران کەرکووکە ها ئالێەوە نەفت انتقاڵە درێ لە بەنادر جنوب بارگیریە کرێ بەناوە نەفتە ئێران ئەفرۆشێت ئێران ئەگە خۆیشی ئستخراجی بکردایە هەر بشکەی لەوانەیە 25 دلاری بۆ خەرج بووایە ئێستا لە کوردستانە سێنەوە بشکەی 25 دلار یا لە حکوومەتە عێراقی وایە فرۆشێ بە 60 دلار 30 دلارێکی دەسەکەوێ ئێران مەنابع زەمینی تەواو کردگە ئێران بنەماهای ئابووری و ژێرساخت و ژێرخانە ئابووری نییە ئێران ئایندەیەک و ئوفوقێکی تیان نییە ئێران ئاویشی کەتیانەماگە بەرەبەرە ئێشی دموگرافی جەمعیەت بگۆڕی جەمعیەتەکەی ناوەڕاستە خۆی بڕژێنێتە شمالە ئێران و غەربە ئێران یعنی شو یعنی کوردستان بۆ لەبەرەوەی لە دامەنەکانە زاگرۆسا جێگەی حەیات هەست ومانە بەرەبەرە بەناوە ئێرانە شارۆمەند بەرەبەرە بەناوە کۆمۆناڵ بەناوە خۆسەریە دموکراتیک بەرەبەرە بەناوە پێگەی توریستی بەناوە ئێمە ئێرانیە ئاریایی و کوروشی بەرەبەرە کوردستانە لێقوتەکەن تۆجۆ بکەم ئەوەی تا ئێستا لە ئەهرم مبارزاتیە ئێمەی کورد لە بەرچاومان نەگرکەوە ڕەچاومان نەکردگە ئەمە سەکە ئێمە جوقرافیامان وایە لە بەردەسا یعنی ئێمە کوردستانان حەی و حازر هەست کوردستانی ئێمە داگیر نەکریاگە کوردستانی ئێمە وە لەژێر قاچە خۆمانە ئێمە ئیدەیەک نیروی خارجی هاتکنە ناوە خاکەکەمان توانی گیانە بەشێکی زۆر لە کۆمەڵگای خۆمان بکەن و نۆکەرە خۆیان یعنی چی؟ یعنی لەوانەیە 10,000 5,000 فارس لە کرمان و یەزد و ئەسفەهان و هاتبنە کوردستان هەر لە ئیلامەوە حتا ماکوو خەریکن بە پۆستاڵە کورد جا کوردە ئیلامی بێ کرماشانی بێ کورد خۆمانیتە خەریکن ئیدارەمانەکەن یعنی یە کاغەزێکی ڕەنگی تێرن یە پەترۆ دۆڵارێک ئەگۆڕنەوە و تێرینی ئەیکەنە کالاوە ئەیدەنە ئێمە بە خۆمان ئیدارەکەن هەر ئەو سەبکە ئیستعماری وا بریتانیا لە هێندی کرد هەر ئاوە دەقیقەن ئاوە بەدەستی کێش ئەمان کوژن بەدەستی خۆیان بەدەستی کوردەمان کوژن ئەو قازیە حکمە ئێدامەدا کووردە ئەوەی کە زیندانی ها بەدەسۆ کووردە ئەوەی کە تەنافەکە خاتەمە لە کووردە ئەوەی هەڵئەکێشەی کووردە ئەڕاتە ناوە کریدیتێکی حکوومەتە جمهوری ئیسلامی تەوەجۆ بکەن حکوومەتە جمهوری ئیسلامی تەکە دەوڵەتە ئێرانیە بۆ تۆ واجێ ئەخەن فەرقەکە جمهوری ئیسلامی خراوە و وەلی دەوڵەتە ئێرانی خاسە و مەسەلەن ئەگەر
حەمەڕزای پەهلەوی بیت و دەحفەیەتر قازی محما ئێدام ناکە، سمکۆ ئێدام ناکە. پێشمەرگە ناکوژێ، خەڵکە کورد مبارز ناکوژێ. تۆ ئەتوانیت کوردستانی بی. ئەو نایە تاڵانە مەنابەت بکە، ئەو نایە کوردستان کاولکە. مثڵ ئاغا لە ئەمریکا و دانیشتگە هەلەیست و پەیامە هەنێری کوردستان ئەکەینە پێگەی توریستی. نەقڕوانگیان باوای تۆ دەحفەی شومالی کردە پێگەی توریستی شومالی کولەن بوون بە پیمپ وشە ئینگلیسیەکەیەتی وشە عەرەبیەکەی شێتۆ غەوات. ئێران مەملەکەتێکی کاولە و پیت و بەرەکەتەکەی وا لە غەرباوە دامنەی زاگرۆسە. عەلی گەلاوێش کتێبێکی لە ئیقتسادا نووسی گەڕۆن میخوێنەوە. ئێمە تا زەمانە 1920 گومڕوکاتە مەناتقە کوردستان، کرماشان و مەهاباد دەرامەدە ئەزافەی بووگە و سادراتی بەرواردات زیاتر بووگە، پڕپیت و بەرەکەت بووگە. و ئێمە لەو وەسات و سەودای پوڵە نەوتە گشتمان خۆمان کرد بە مەعاشخۆر. پوڵ کاغەزی گشتمانی فاسد کردگە. سێرە خەڵکە کوردستانە عێراق بکەن فاسد بگەن. موچە مەعاشە دەوڵەتی پوڵە کاغەزی گشتی فاسد کردگە. بۆیە ئیرادە نامێنێ و ئیرادەی مقاومەت نامێنێ و تحت ناوەی ئەمڕۆژی بوون، شیک بوون و مۆجه بوون، تۆ خەریکی خۆت تەوجیهەکەی. ئەم قشرەوە من وتم ئەم جیلەی شارە تازەکانە کوردستان خەریکن بەرەو دیسکۆرسە ئێرانچیەتی ئەڕۆنچوون شیکە و ئێرانی بە عینوانە شەهروەند سەرابیان پێئەدا کە تۆ کوڕی خاسێکی کۆردە قایۆریمە هەمە ئیرانیاستین کۆردە خەیلی مبارەزن، خەیلی باچەی خوبیان. کۆردە باچەی خوبی هەستن، ئەمە کۆردها ناتوانن کوردون. مەسەڵەن هیچکە لە خۆی ناپرسێ بۆ شوێشی ڕزاخان مۆجەهوێ لە تاران حکوومەت بکە. ئیسماعیل ئاغا سمکۆ نەیەتوانی بڕوا لە تاران حکوومەت بکە، ئەشرار بوو. بۆ ئیسماعیل ئاغا سمکۆ بووایەوە شاو شایەکی کورد بوو، باشە بە کوردیش قسەی بکردایەوە تویرادێکی بوو، با بووایە شای تاران نەیەکریا. بۆی شەحەت بەناغای ڕزاخان بوێت. داستانەکە ئەمەسە کە تۆ بوو ئەوە دان نەنریاگی سەروەری بکەی و تۆ خۆت ئەمە حەمڵەکەیتەکە خۆتا. بۆیە تۆ یەک سوال لە کاورا ناکەی لە من چکارم، تۆ کێی، تۆ چکارەی و تۆ ئەکەویتە دامامانە. ئەکەویت دامە کێ؟ ئەکەویتە داوە حەمەڕزای پەهلەوی. لە مچوونە یارستانە شێری خۆشە زیژێ یا عەلی هاوار وەختە تەنگ من، لیواوی پەردەی شەوە زەنگ من، هەنی مەزانی ئاغای تری هەست تا دامانە ئەو بگیرم وە دەست. ئێمەی کورد و ئەزانینە یەک مونجی هەست، ئەویش فارسە و ئێشێ دامانی بگرینە دەست. باوەڕمان بۆ نییە خۆمان لەسەر قاچ خۆمان بوێسین. ئێمە فکرەکەین ئەگەر تاران دوێت و دموکراسی پیت و بەرەکەت و ئشتغاڵ و ژیانە خۆش و ئەوانە ڕوو ئەکاتە کوردستان. ئێمە فکرەکەین ئەتوانین حیاتێکی باشمان بوێت لە سەرابێکا کە بۆمان دروستەکەن و خەریکن ئەمان خەڵەتێنن تحتە ناوە مۆجه بوونە. ئەو کوردانەی ئەمڕۆوانە کوردستانە وا دنیایان نەدیگە، پێیان وایە ئێران پێگەی فەرهەنگی دنیاست. با بزانن ئێران لە هیچ کوێ ئەم دنیا قەراری نەگرتکە. ئێران ئێمە لە پرۆژەی ئێرانشی کارڕووی لەسەر ئادابە نان خواردنە ئێرانیەکان. وتمان ئێرانی لە کەی ئەو فێرە خاش و قوچناڵ بوون. وتمان ڕژیمە قەزاییە ئێرانی چی بووگە. وتمان ئێرانی ئەوەی کە تۆ ئیمڕۆ بە عینوانە ئێرانی بوون ئەیوێنی حەجێکی هێنی خۆی نییە و لە غەرب کۆپی گرتگە
و شانسێکی یاوە لە زمانە عەباس میرزا عدەی ئێرانیان هەناردنە فەڕەنسا. مەسەڵەن من دیگمە لە کوردستانی عێراقا دوکان کریا گەسۆژن شیرینی ئێرانی، ئێوە بڕۆن ناوم شیرینی فرۆشە وشکانە بابزان ئەوڵە کۆپیەکی زۆر خراپە لە شیرینی خارجیەکان. تەمامی ئەمانە شیرینی هایەکن کە لە فەڕەنسا لە دانمارک و کۆپی کریاگە ناتکەن، و اتفاقاً ئەو تامیانە نییە کە لە فەڕەنسا و لە دانمارکەوە دروستیانەکەن، ئەوانەی دانمارک و فەڕەنسا شتێترن. تۆ ئەمە بووە ناوە لە باسپۆشین تا ئادابە قسەکردن، تعارفاتە ڕۆژمەڕە، نەوە هەڵس و کەوتکردن لەگەڵ یەکتریە. ئەمانە گشتی لە غەرب کۆپی کریاگە بۆ ئێران و ئەدێک سیستەماتیک داگێ پێیان تاریخیان بۆ دروست کردگەن بەر ئەساسە جەعلیات و مطلق. ئەوە تێنە سەر ئەم تاریخی ئێرانی حتمما ئێشی بێنە سەری، حتمما ئێشی بێنە سەرەوەی کە بزانین ئێمە چۆن وڵاتێکی ئۆرگانیک بین، چۆن بە یەکتریە و بازرگانیمان کردگە، مراودات فەرهەنگیمان بووگە. لە کاتێکە لە کوردستانە ئێمە کێشەی ڕێگۆبانمان بووگە، لە هەموو ئێرانە کێشەی ڕێگۆبان بووگە، و لە کوردستانە دوو لادێ بە فاصڵەی 30 کیلومتر تا 6 ساڵ لەوە پێش یەکتریان نایدی بە 10 ساڵ جارێ. دەبرێ ڕێگۆبان نەبوو، کاکە خەڵک کاروانیە کرد، کاورا هەڵ ئەسا گەرەکشی بوو لە هەوراماناتەوە بڕوا بۆ کرماشان، دەبایە 4 ڕۆژ 1 هەفتە لە ڕێیا بووایە، کاروانی کردایە زووسانە کولە تەعتیل بوو. تۆ چۆن مراوداتە فەرهەنگیت بووگە وەختێک خەتە بازرگانی وە ڕێگەتنەوەگە؟ تۆ چۆن مراوداتە فەرهەنگیت بووگە وەختی تۆلیدە زافە مازاتە تۆلیدت نەوگە کە تجارەت و داد و ستەد ئیجاد بوێت؟ ئەمانە یەموش جعلە تاریخن بۆ تۆ هاوردەگیانەیان لە وەهم و خیاڵێکا کە گەرەکیانە پێت بن، تۆ بە عنوانە کوردگەرەکتە موەجەهوی یەکسەرە بڕۆی لە کاناڵە ئەمانەوە بچکەی. ئەم پێش مقدمەیە لە بەر چاوتان ناوێت بزانن ئێمە بە شیکبوون گیریاگین، ئێمە گەرەکمانە موەجەهوین، کەس پێمان نەیژێ کێ ئەگەر هەڵگەڕێن و پێمان بێژن کوردە ئادەم سەر بۆڕ ڤەحشیە تەجزیە تەلەبە چوپون ئەڕۆخین. بۆ ئێمە سعیەکەین نیشان بین کە ئینسانێکی موەجەهین، چوپانیش نیین، کوردە و وەحشیش نیین، ئادەمیش سەرناوەڕین، گشتمان عاشقە چۆلەکەین و حازرین بە نۆکەریان. مستەڵاحێکیان هەز ئەم ئاباکان بەکاریەوە نێژن، حازرن بە نۆکەریت، گشتمان حازرین بە نۆکەریان متاسفانە یا خۆشبەختانە نازانم. بارەباجات ئەمە دقیقەن ئەڕواتەوە ناو ئەوەی کە تۆ وەختی بە زوانە فارسی ئەوی تۆ نۆکەر شەرمە کەلەماتی کە بە فارسی بەکاری ئەوەی نازانیت. بەڵام هەمان کەلەمات بە زوانە کوردی شەرمی واتێت تۆ کە بەکاریەوەیت، بۆیە حەزەرەکەی بەکاری بۆی لێ دواتێتە ئەم لاوە خۆت تەوجیهەکەی. داستانە مەسە لە ئێرانە هیچ جابەجاییەکی قودرەتە جدی ناوێ کە تیا خەیری تیاوێ بۆ بەشەریەت. یعنی چی؟ یعنی بۆ ئازادی بیر، ئینسانە ڕەها، بۆ کۆمەڵگایەکی مۆدێرن، بۆ کۆمەڵگایەکی گەشەدار. هیچ اتفاقێکی شوهە ناکەوێت لە ئێرانەوە با ئێوە بزانن. لە ئێرانە دەوڵەتە ئێرانی لەسەر دوو بچە دانریاکە. ئەوەی لە ئێرانە حکوومەتەکە دەوڵەتە ئێرانیەت وەکو وڵاتێکی دەوڵەتت بێ. دەوڵەتە ئێرانی لەسەر دوو وەچەی دینداری و شەهریاری دانریاکە. با بزانن لە ڕەدیکاڵترین حاڵەتێکە کە جمهوری ئیسلامی بڕوات، ئەنوا و ئەنساری بڕوات، لە ڕەدیکاڵترین حاڵەتیا سەڵتەنەت تێڕە ئێران، نوعی سلطنت تێر نێرن. ئەگەر ڕەحمە ڕزایش نوێکێکی بۆ کە لە سلطنت لە ئێرانە تەبەقەی ئۆلیگارش و تەبەقەی حاکم ناگۆڕێت. لە ئێرانە ئیمکانی هەز مەوزع حکوومەت بگۆڕێت دەرمورد حجاب، دەرمورد ئازادیهای اجتماعی، دەرمورد کەفەکەبارە. ئەمە دەربۆرە قدرەت، سەحمە سیاسی، دەسەڵات، پوڵ و ئیدارەی پوڵ و ئینحسارە پوڵ هیچ اتفاقی ناکەوێت. خیالتان لەوە ڕاحەت وێت. فقط ئەمێنێت و یەکچێت. ئێمە باوەڕ بە خۆمان بکەین.
خۆمان بناسین، جغرافیای خۆمان، پۆتەنسیڵ خۆمان بناسین و بتوانین یەکدەنگ لە بەرامبەریانە بوێسین. تۆجۆ بکە من ئاماژەم بە مەسەلەیەکی مهم کرد کە ئێمە فەرامۆشمان کردە. کوردستان حەی و حاضر وا لە بندەسی ئێمە هاتەوە. کوردستان سەرزەمینێک نییە ئێمە بڕۆین فەتحی کەین. کوردستان پڕە لە کورد. دێی بەدێ خەڵک پڕی کردگەسەوە، نقطە بە نقطە خەڵک ماڵی تیا دروست کردگە، مڵکی هەست، سەنەدی هەست لێی. کوردستان هینی کوردە. عیدەیەک لەلایەنی حکوومەتێک و هاتکن عیدەیە کوردیان کردگەسەوە مستەخدەمە خۆیان. وما بەقی کورد تەسلیم ئەمانە بووبن. وما بەقی کورد ئەمیانە قبول کردگە. دائنیشتین تەماشا ئەکەن سەرزەمین ئەڕوا با بڕوا، مەنابع ژێرزەمینی و ژێرخانی ئەڕوا با بڕوا، ئابووری کوردستان لەبەی نەچێ با بچێ. ئەزانی حکایەتە چیە؟ حکایەتە مەسەڵەن کابرایەکی دز هاتبێ لەسەر سروەتی باوکە دانیشت بێ، باوکی تۆ مەسەڵەن $1 ملیار سروەتی بۆ تۆ بەجێ هێشت بێم کابرا دەست بۆ قرتە مانگە $5,000 پۆوەتەوە بە ئەویش بە منەتەوە بە 10,000 منەتەوە. و ئەمە مشکڵەکە لەکوێ بوو؟ مشکڵەکە لە مەسە ئەم گشتە دەرس خوێندەی لە کوردستانە هەست، مەدرێکیان گرکە لە بوارە علوم سیاسی و لە بوارە اقتصاد و لە بوارە تاریخ و هیچ کەس نەهات لەسەر کوردستان کارکە. هیچ کەس نادەم ڕۆ بێژێت ئامارە کوردستان چییە، پۆتەنسیەڵهای اقتصادیەکەی چییە. نا، ئەمانە جمهوری ئیسلامی مستەخدەمی کردن و ئیستیفادەی لێیان کرد بە حقوقێکی ناچیز. ئەوانەی بە کەڵکی هاتن جەزبە مەرکەزی کردن، ئەوانەی کە بە کەڵکی نەهاتن ئێشەی 2000 دەفە وەکو کاورای جاڕوکێشە ناوە ئەو چیەکە بوو وەی من دکتۆرای زەمین شناسی مەزبەری وانیە کە بە 30 ساڵ سنەوە بە افتخارەوە من جاڕوکێش بوو کاتان لێکمەوەی مە ئێرانین و باوکم ئێرانی و دایکم ئێرانی و خۆم ئێرانیم و حەزرم بۆ ئێرانی گیان بەم و حەزر بن و کەریتان و خوا و شقڵێک و ئەو کارێکم پێبن. تۆژێ 2000 دەفە قەسەم خۆی هەڵقنی داقنی ئاستان ببووسی و ماچی کەی کە بە تۆ اجازە بن تۆ وجود ئینسانی خۆت بنوێنی دوو لقمەنان بخۆی لە نزەر ئەوانە مواجه بی. ئەمە ئێرانی لە دنیای غەربە حەچێکی بۆتن نییە. ئەوەشی ئیمڕۆ هاتگە حەڕافی ئەکا لە جامای ئێرانە. ئێرانی بەتورە کولی حەڕافانێکی باشن. بابزانن ئێرانی هەر کارێکە ئیکا ئێفەس بۆ موەجه بوون. دەم لە دموکراسیەدا ئێفەس، نان ئەخوا ئێفەس، ئەڕوا بەڕێوە ئێفەس، پۆزە ئینسان دوستی تێ ئەفەس. بیخورێنە ئێرانی نۆکەری دروزنی و هەزار چێهرەگی لێ دەرەخی هەموو ئاوی خواردن. لە بەرامبەریشیان محکەم بوێسی، زوان پەیاکەی محکەم بوێسی، بە زوانە کوردی یعنی بە عەقڵی کوردی، بە ڕۆحە کوردی تەکیا فارسی قسە پێی ماڵی کابل کردگا، ماڵیت کابل کردگا. بە هەمان شەهامەت و شوجاعەتێک کە کوردی قسەکەی فارسی قسە بکەی ماڵی کاولە. دقیقاً لە حیتەی زوانە فارسی واتە پێکاتە شەرم بتگرێ. لەبەرەوەی نیشان بەی موەجهی و وەختی قسەت کرد خۆت باستەولید یەکەیتە ئەو دەرونیاتە لە خۆتا. بابزانن بەشێکی فرە لە ئێمەمانان لەم مەوزەعە بەهۆی نەبوونە تریبوونێکی جددی کوردانەوە دۆڕیاکین. ئەم دێگوا لە کارە کە ئێمەی کورد ئاگاه نەبینەوە، ئێمەی کورد خۆمان نەناسین، پۆتەنسیاڵەکانمان نەناسین. محاولەی ئێمە وەسە لە ئایندا لەم زەرفێتی کوردستانە کەڵک وەرگرین. یعنی چی؟ یعنی ئێمە بین لە هەموو بوارێک و هەموو زەمینەیەکە چێهرەوە دەموچاوی تازەی کورد بێرین بیناسیێنین خەڵکە کوردستان. هەر لە ڕێگایەم شەبەکەی ئیجتیماعی و بگرە بە تەلەڤیزیۆن ئینتەرنێتی و بتوانین لە ئایندەوە بخێنە ڕێ، دەموچاو پێیاکەن، تریبوونیان بوێ، مەودایان پێبێ قسە بکەن، مەودایان پێبێ خیاڵ بکەن بە دەوڵەتی کوردیەوە، مەودایان پێبێ بیرکەنەوە لە ئایندەیەکی گەشەدارتر بە سەروەری خۆیانەوە. و ئێمە ئەو ڕۆیا ئەدەین بە ئینسانە کورد. حتمەن هەموو هەوڵ و تەقەلای خۆمان ئەوەسە کە بتوانین ئەو کارە بکەین. بەحسەکەی من ئەمشۆ کۆ ئەەکەمەوە لەبەرەوەی ئەمە پێش زەمینەی ئەو بەحسەسە کە من وتم مەشای بە فارسی بم کردایە. من پێش زەمینەکەی شێلا تا بڕێن ناوی بەحسەکەی. ئێمە لە پرۆژەی کورد ئێرانی شیکبوونە کە زەوایای دانە بەدانە بە ڕەسیەکەین لە دیبەیتەکانەدا هاتووە.
لەم حەوزە دۆڕیاگین بە ئێرانی بەم پرۆژە و لەم حەوزە دیسانەوە خەریکن بە کارمان تێرن بەناوە سەربازە بێجیرە و مواجب بەکارمان تێرن تا دقیقەی آخر و لە دقیقەی آخر دەست بە تاڵ بەرمانەدەن. ئێمە ئەمە نەق دەکەینەوە ئەم بەستەرە تاریخی ئێشە لە جێگەیەکە پایان پێیاکە تەواو بێت. بۆیە وەختی ئێمە هاتینە ناو عەرسەی سیاسی و وتمان ئەم کوردایەتی شارە، ئەم کوردایەتی ئێمە ئەیکەین، ئەم دەوڵەتخوازیەی ئێمە ئەیکەین بۆ کوردایەتی شارە. بۆ کەسیش هەست ناوێتتر ئێمە هاتفیرم و کوریانی قسە ناکەین و پاڕاو قسە ناکەین و دەمە قۆپان ناکەینە پێمان و جامانە ناخینە مل و ئش ناکەین و داوای دەوڵەتی کوردیەکەین. خەڵکە عادی کوردستانیش لە 1995 وەکو ئێمە قسەکە و ئەم 1995 کوردستانە تا ئێستا نوێنەری نەوگە، تا ئێستا دەنگی نەوگە، تا ئێستا قسەکانی لە حیچ تریبوونێکەوە نەدریاگە سەدەر، هەر کاتکە گەوجاندنی کڵاوی یاگەسە سەریان. ئەم قسانەی ئێمە ئەیکەین قسەی دڵی دایکەکانمان، باوکەکانمان، براکانمان، خۆشکەکانمانە، قسەی ئەم حەلە و خیابان و کوچە ئەوانەی ئێمەس دەست بەرە بۆیان تا هاودڵی لە ناو کووردا دروست بێ. پس ئێمە ئەم دەحفەتین مبارزاتە کوردی تعریفەکەین و تێن کۆمەڵگای کوردستان ئاسیبەکان کە پێی وارد بووکە بەڕەسیەکەین، تێن ئەسڵن بەڕەسیەکەین ئینسانێکی کورد لە کوێها دۆڕیاگە بە قودرەتە نەرمە ئێرانی و تێن دەربەوردە ئێرانی لە زەوایای جۆرا و جۆری ژیان اجتماعیان و تاریخیان و مەملەکەتداریان و حکوومەت و دەوڵەتیان و بەڕەسیەکەین تا بتوانین ژیانێکی باشتر جێبەجێ بکەین و تەسمیمێکی باشتر بگرین لە کوردستانە. بۆ ئەوەندە ئیمشەو بەسە لەبەرەوەی بتوانێت پرسیار دروستکە. جا ئەگەر دەکرێت و ئەگەر ئەوانەی کە گوێی لێگرن گەرەکیانە ئەم بەحسانە لەمە و بەدواوە تۆزی دەوڵەمەند بێ با پرسیار دروستکەن، با پرسیاریان هەبێ، با ئەگەر نەزەرێکیان هەیە بۆمانی بنێرن با بەشدار بن. قەرار نییە ئەمە مۆنۆلۆگ بێ، قەرارە ئێوەش بەشدار بن تێیە و هەر کامەتان بڕۆن لە زاویە کۆبەڕەسیکەن و بێنەوە. کێها سەبارەت بەم گروپی کارگای ئینقلابە قسەی هەست، نظرێکی هەست بێت بیدا کە ئێمە خۆمان تێنە سەری و نەزارات خۆمان دەربڕ بەم کارگای ئینقلابە و ئاغای عەبدوڕزایی و ڕەفیقە کوردەکان کە خەریکن یارمەتی ئەوان ئەتەن حتمەن قسەمان ئەبێ. ئەڵبەتە ئێمە نازانین کێن چۆن قاڵبە کوردەکان دەبێ ئایدی مەخفین، بەڵام خوددا ئاغای عەبدوڕزایی و سەمت و سووی جەریانێک هێواتە ڕێوە مشەخەسە و دیارەکە بەرەو کوێ خەریکە ئەیوات. پس ئێوە لطفێک ئەتوانن بیکەن لە حەق مردمە، لە حەق خۆتانە، لە حەق جامعی کوردستانە ئەوەسەکە ئیحساسە مەسئولیەت بکەن و حەداقل لەم شۆڕشە بەشدار بن بە پرسیارێک، بە سوعالێک، بە خەبەرێک، بە هەرچێک کە ئەتوانن غنایەک بدەن بە هەر بەحسێکۆ لە هەر زاویەکۆ. باشە شۆتان شاد و هیوادارم کە هەمیشە لە خۆشییا بن.